وەک مرۆڤی سەرەتاکانی ژیان لە نێو دارستانەکان بەتەنیا دەژیت. ئەم ژیانی پێخۆشترە تا تێکەڵبوون بە مرۆڤایەتی ئێستا. عمران ناسراو بە ئابوڕیشە وەرزش بۆ بە بەشێک لە ژیانی لە نێو سروشدا. تەنیا جریوەی باڵندەکان نەبێت گوێبیستی هیچ شتێک نییە. ئەفجل و بەرکیت ئەستکەوە بەرخ و ئەو شێوەزێل من دیار بەد گەڕێتەوە بۆ کوونەکان قەدیمەکان یعنی بێژە پێش 3000 ساڵ 2000 ساڵ هێشتا قەدیمتر وەڵی دارستانێ جار زانیت ڕۆژانە ڕاضە دەکەم خواردنی چوی هەست خۆم هاتنوچوونەکە زێدە دکەم ناو دارستانێ بۆ سەحەتم مرۆڤش باشە مرۆڤ مرتاحە چیای هیچ شوێنێکی بۆ خەوتن و مانەوەی بەردەوام نییە. لەگەڵەوەشدا هیچ کەرەسەیەکی سەردەم بۆ ژیانی بەکار ناهێنێت. هەر ڕۆژە و لە سوچێکی دارستانەکان خۆی دەبینێتەوە. ئەوەی دەست بکەوێت چڕۆک بێت یاخود گۆشتی باڵندە و ئاژەڵەکان دەیخوات. بەگوتەی خۆی کە سوکارەکەی زۆر هەوڵیان لەگەڵ داوە تا دەست بەرداری ئەم ژیانە بێت بەڵام ڕەتی کردوێتەوە. ئەف خۆرنێ چێ کە ئەست خۆم گرێدۆی ناو وەرزۆڤە وەرزە فارقە جودۆیە خۆ هەی نوکە وەرزێ بەهۆرێ مەیتەی گیۆیە ئێتکانگرە کۆریە ئەسترکە چورینە مۆریژووکە ئەڤەنە گیۆیت بەهۆرێنە ئەوە ئەم هەمیۆت خۆین وەکی دی بوو وەرزێ پۆیزێ و بوو وەرزێ زەڤستۆنێڤە کەزۆنە گیشکەن کروسکەن بەڕینە وەکین و کە دیۆر ئەڤەش بەڕینە بوو بە وەرزەی خۆز زەڤستۆنێ ئەم تخۆین بەس ئەو نییە کوت بێژەی ئەسەل خەڵکۆت ڕەڤم نە بەس بوو من ژینگە خوشترە دۆرستۆنێ بیت چیۆی بیت بوو من نۆڤ ژینگەیە خوشترە کە بوو مەسلێ چما نۆڤ خەڵکەکێدا دارستانە چڕەکە بۆ ماڵی یەکجاری عمران تاکە کەرەستەکە پێی بێت بۆ بەرگری لە هەر گیاندارێک شمشێرێکە کە پێش هاتنی بۆ دارستانەکان دروستی کردووە. ئەو خەڵکی شاردەی دینارتەیە لە سنووری ئاکرێ و دوای تاوکردنی خوێندنی ئەو بڕیاری داوە کە بەتەنیا بچێتە نێو دارستان بۆ ئەوەی تا مردن لەوێ بمێنێتەوە. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا دینارتە